بەداخەوە ئەمساڵ ئاماری خۆکوشتنەکان لە خۆکوشتن و کوشتنی ژنان لە گەرمیانە لە هەڵکشاندایە بۆیە ئێمە وەکو ڕێکخراوەکان باسی ئەوەمان کردووە کە ئەمە کەم تەرخەمیەکی زۆر هەیە لە بەداداچوون و بە سزاگەیاندنی ئەو کەسانە کە ڕۆڵیان هەیە لە کوشتن و خۆکوشتنی ژنانە بۆیە وەکو ڕێکخراوەکان باسی ئەوە ئەەکەین کە بتوانین ئێمە چۆن بەداداچوونی جددی بۆ ئەو کەیسانە بکەین و چۆن بتوانین بەهانای ئەو کەیسانەوە بچین و چیتر ئەم کەیسانە بتوانین ئێمە هیچ نوێ ئەو کەسانە کە دەستیان یان تێوەکلاون لە کوشتنی ژنان و خۆکوشتنی ژنانە بە سزای خۆیان بگەێنێن. باس لەوەشە ئەەکەین بەداخەوە لە کاتی تحقیقکردن احتیمالە و لە کاتی بەداداچوونە بۆ ئەم کەیسانە وەکو پێویست ناچنە دەم کەیسەکانی ژنانە بۆیە ئەمە مایەی نیگەرانیە بۆ چالاکوان و ڕێکخراوەکانی ژنان کە داکۆکی کارن لەسەر قەزەی ژنان. بەداخەوە ئێمە گەرباسی کەیسەکان بکەن یەکێ لەو کەیسانە لە مانگی سیا بوو کە ژنێک بە هۆکارێک خۆکوشتنیان کوشتن بوو دوای ئەوە ئێمە ئاگادارکرایانەوە چەندین جار پەیوەندیمان کردە کە ئەم کەیسە هێشتا لە بواری تحقیقایە بەداخەوە دوای ماوەیەک بیستمان کە قەزێکە بە کوشتن دەرچووە کە ژنەکە لەلایەن مێردەکەی وەکوژراوە بەس ئەوەی جێگەی نیگەرانی ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان ئەم کەیسە تومەتبار بە 7 ساڵ زیندانی کراوە ئەمەیشە یعنی جێی گومانە و نیگەرانی هەموو ڕێکخراوەکانی ژنانە کە کەیسێکی کوشتن بێ چۆن بە 7 ساڵ سجن ئەکرێ. دیسانەوە ئەگەر ئێمە باسی قەزەکانی ژنان بکەین زۆربەی قەزەکانی ژنان بە داخراوی لە ناو کۆمەلگاغا ئەکرێت داخراوی تەنانەت لە کاتی تحقیقکردنا لە کاتی بەگەیاندنی ئەنجامی سزادانەکەش هەمووی بە داخراوێکرێ بێ ئەوەی ڕێکخراوەکان ئاگایان لێ بێ ئەمەیشە ناڵێم وەکو ئەوەیە جێی گومانە بۆ ڕێکخراوەکان بۆچی قەزەکانی ژنان بەداداچوونی جددی و بەداخراوی ئەمێنێتەوە لە ناو کۆمەلگا. طبعاً کەم تەرخەمی زۆر هەیە لایەنە پەیوەندیدارەکان تەنانەت ڕێکخراوەکانی ژنانیش کە ئەمەیە هەوڵی جددی و یەکدەنگینیە لە ناو ڕێکخراوەکان و لەگەڵ تەنسیقێکشیان لەگەڵ لایەنی پەیوەندیدارە لەگەڵ ئەوەی یاسا سەروەری یاسا ئێمە جەختەکەینەوە لەسەر سەروەری یاسا بەداخەوە بە هەندێ هۆکار بتوانن ئەم کەیسانە بەلا ڕێدا ببرێت.